ئەسەش بە شێوەیەکی ڕاستەوخۆ تەرزەمان لەگەڵ ئەبێت لەوەی کە ئەمڕۆ لە شاری سلێمانی دیدارێکی تایبەت کە یەکەمین دیدارە تایبەت بە ڕۆڵی میدیا بۆ منداڵان دەخرێتە ڕوو وەک ئەزانین لەوەی کە هەمیشاڵێن میدیا سەرچاوێکی گرنگە بۆ گەیاندنی پەیامەکان بۆ هۆشیارکردنەوە بەڵام تا چەند گرنگە میدیا ڕۆڵێکی کاریگەری هەبێت بۆ منداڵانیش جەماچینە لای هاوکارمان تەرزا بۆی بە شێوەیەکی ڕاستەوخۆ زانیاریەکانمان بۆ بگوازێتەوە لەسەر ئەو دیدارە. تەرزە سڵاو لێبێت و ئەم کاتە باش. تەرزە گوێت لێمانە؟ اینجا ڕەوەند وەک هەمیشاڵێن لەوەی کە منداڵان نەوەی ئەم کۆمەڵگایان لەوەی کە دوایی گەورە ئەبن بۆی کە ئێمە تاکێکی تەندروست بخەینە کۆمەڵگاوە گرنگە لە هەموو پرسە گرنگەکاندا ئێمە ڕۆڵێکی تایبەتیان هەبێت وەک ئەزانین لەوەی کە میدیاش ڕۆڵێکی تایبەتی هەیە بۆ هەموو چین و توێژەکان منداڵانیش بەدەرنین لەوە بۆیە گرنگە ئەم جۆرە دیدارانە ساز بکرێت بە گشتی لە هەموو هەرێمی کوردستان و بە جیهانیش بە گشتی. تەرزا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانی بزانین زانیاریەکان چی و دیدارەکە چۆن بەڕێوە ئەچێت. بەڵێ سڵاو لە ئێوە تای بینەرانی خۆشەویستی شاشە جوانەکەی کورسات و پرۆگرامی ڕۆژێکی نوێبێت. ئێستا ئێمە لە هۆڵی خاکین بەجێ خۆشحاڵیەوە یەکەمین دیداری میدیایی تایبەت بە منداڵان سازەکرێت. دیارە ئەم دیدارە تایبەتە بە گفتوگۆکردن لەسەر گرفت و تایبەتمەندیەکانی میدیایی تایبەت بە منداڵان و کاریگەریەکانی میدیا لەسەر منداڵان چۆن ئەبێت. بەجێ خۆشحاڵیەوە کە ڕەنگە ئەم دیدارە زۆر باس و خواستی گرنگ لە خۆ بگرێت و لەگەڵ ئەوەشا چەندین میوانی خۆشەویست چەندین دکتۆری بەڕێز لێرە تاوتوێی تەواوی ئەو بابەتاناکەن کە تایبەتە بە میدیای منداڵان و لە ئێستای کوردستانیشە ئایا میدیای منداڵان بچ ئاقارێکا ڕۆشتۆ تا چەندە کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی لەسەر تەواوی دنیای منداڵان جێهێشتووە لە تەمەنێکی منداڵیەوە تاوکو ئەو تەمەنەی کە گرنگە منداڵ بتوانێت لە دنیا ڕەنگە و ڕەنگەکەی خۆیان زیاتر تەواوی بابەتەکانی منداڵان ببینێت بە خۆشحاڵی و میدیا لەم نێوەندەیە ڕۆڵێکی کاریگەر ئەبینێت. هەر بۆیە یەکەمین دیداری تایبەتی منداڵان کە باسم کرد کە تایبەتە بە گرفت و کێشەکانی میدیای تایبەت بە منداڵان لێرە قسە و باسی زیاتری لەسەرکرێت بۆ ئەمە بەس ئەچمە لای زۆر بەڕێز کاکێ من حێدین کا بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی دیداری تایبەتی منداڵان. کاگە من سپاس بۆ ئامادەبوون. سڵاو لەوێتەوەم کاتت باش بێ بە هەر لەوە دەست پێ بکەین. سەرتا پێم بڵێ ئەمە یەکەمین دیدارە کە بەم شێوازە ساز کراوە ئامانجووم بەستان لێ چییە؟ زۆر سپاس بۆ کەناڵەکەتان. یەکەم دیداری بەشی ڕۆشنبیری مناڵان سەر بە بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری و هونەرە ئەمڕۆ ئەنجام دەدرێت بە میوانداری چەند پسپۆڕێک لە بواری مناڵان و میدیادا ئەمڕۆ لە هۆڵی خاک ئەنجام دەبێت. پێمان بڵێ ئەمان جومەبەستی سازکردنی دیدارێکی وەها کە تایبەتە بە میدیای مناڵان کاریگەریەکانی میدیا لەسەر منداڵان کە ڕەنگە زۆر کات میدیاکان بتوانن کاریگەری ئەرێن و نەریەکانی ئەو بابەتانی کە بڵاویەکەنەوە لەسەر دنیای منداڵان لە دیدارێکی وەهایە زیاتر بیخەنەڕۆ. بەڵێ بە پێشکەشکردنی بابەتەکانیان ئێمە ئەتوانین هەموو لایەنەکانی میدیای منداڵان تایبەت بە منداڵان دیاری بکەین چۆن ئەو بەڕێزانە بابەتەکانیان پێشکەش بکەن دواتر تیشکە خێنە سەر هەموو لایەنە ئەرێنی و نەرێنەکانی میدیای مناڵان بۆ هیواین کە بتوانین ڕێگا چارەیەکیان خاڵە لاوازەکان کاریگەریە نەرێنەکان بەرەو باشە بەرین و بەردەوامی بدەین بە کاریگەریە باشەکان. بەجێ خۆشحاڵی و بەڕێوەبەتی گشتی ڕۆشنبیری هونەری سلێمانی بەشی ڕۆشنبیری منداڵان هەمیشە لە بەرەو پێشوونی زیاترایە بۆ زیاتر ئەو بابەتانی کە پێیوەستە بە منداڵانەوە و ئەم بابەتەش بێگومان بابەتێکی زۆر زۆر گرنگە لای بینەرانی خۆشەویستی ژەستا جێ پرسیار ئەبێت. پێ دوایە ئێستا میدیاکان لە کوردستانە تا چەندە بە شێوازێکی باش توانیویانە ئەو بەرنامانی کە تایبەتە بە منداڵان بە شێوازێکی ڕاست و دروست و بەرپرسیارانە مامەڵەی لەگەڵا بکەن. بەڵێ ئێمە دەستخۆشی لە هەموو ئەو ڕاگەیان یانە ئەو میدیانە کە تایبەتن بە مناڵان و تایبەت بە مناڵان دامەزاون بەڵام لەگەڵ ئەمەشا ئێمە وەکو ڕۆشنبیری مناڵانی سلێمانی وەکو ئەو پسپۆڕانی لە بواری مناڵان و لە بواری میدیادا بەڕاستی شوێن دەستیان دیارە
سەرنجمان هەیە سەرنج هەیە لەسەر شێوازی کارکردنی ئەو میدیایانە لەسەر شێوازی دروستکردنی کاریگەری لەسەر مناڵانە چونکە بەڕاستی بمانەوێت ئێمە مناڵان بناغەی کۆمەڵگایەکەن نەوەی داهاتوون لە ئێستا دەتوانین لە ڕێی میدیاوە ڕۆڵێکی گرنگ ببینی ڕۆڵێکی باش و ئەلێنی ببینین لەسەر مناڵان. کاگە من ئەوانەی ئەو کەسانی کە لێرە ئامادەن یاخود تاوی ناوەندە پەروەردەیەکان کێتان بانگەش کردو بۆ ئێرە یاخود میدیاکان کێ لێرە ئەوانی کە بەرنامی منداڵانیان هەیە توانیوتانە بانگەشتی ئێرەیان بکەن تاوکو لێرە ئاگاداری تاوی ئەو پانێڵانە بن کە لە ڕێگەی ئەو دکتۆرە بەڕێزانەوە پێشکەشەکرێن. لەگەڵ ئەوەی ئەو میوانە بەڕێزانی ئێمە بابەتەکانیان پێشکەشەکەن سەرجەم کەناڵەکانی ڕاگەیاندن بانکراون میدیاکانی تایبەت بە بواری مناڵان بانکراون ئەمەش بۆ ئەوەی کە هەمومان بەیەکەوە بتوانین لەم دیدارەیە سوود وەرگرین لە بابەتەکان وەکە لەسەر ئەو خاڵانە بکەین کە ئەخرێنە ڕوو بە مەبەستی باشترکردنی میدیا و بواری مناڵان. کاگە من زۆر بە کورتی کۆتا پرسیارمەکەم ڕاستپاردەکان لە ئێستاە چیمان پێڵیا خۆت کۆتایی ئەم پانێڵە چ دەرئەنجامێکی وهای ئەبێت کە بتوانن بۆ لەم و دو دیداری لەم شێوەیە ساز بکەن و بەردەوامی هەبێت بۆ ئاگاداربوون لە تاوی بەڕامەکانی منداڵان. بەڵێ ئێمە لە کۆتایی دیدارکە ڕاستپاردەمان هەیە بەتەچید ئەم ڕاستپاردەی لەگەڵ لایەنی پەیوەندیدار وەکو وەزارەتی ڕۆشنبیری و لایەنەکانی تر و دواتر لەگەڵ میدیاکانە ئێمە ئەمانوێت وەکو تیمێک سەردانی میدیاکان بکەین بەڕاستی ڕاستپاردەکان و چۆنێتی ئیشکردن و ئەو خاڵانەی کە باس کراون لەگە میدیاکانە بیخێنە ڕوو ئەمەش بە ئامانجی ئەوەی کە خزمەتی زیاتری مناڵان بکەین. دەستخۆش زۆر سپاس. بەخێربێ سپاس بۆ میوانیەکەمم لەم بەشەی پرۆگرام زۆر بەڕێز کاک هێمن محێدین کا بەڕێزیان سەرپەرشتیاری گشتی تەواوی سازکردنی یەکەم دیداری تایبەتی میدیای منداڵان کە بەشازێکی چڕوپڕ بابەتەکانی خستە ڕوو جا ئێستا پێم خۆشە یەکێکتر لە میوانەکانم وەرگرم لەم بەشی پرۆگرام زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر جەواد نعمەت کا بەڕێزیان سەرۆکی بەشی پەروەردەی هونەر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت پێمان خۆشە باسی تەواوی پانێڵەکان بکەن کاریگەری ئەرێنی و نەرێنیەکانی باسکردنی ئەم پانێڵە لەسەر تەواوی میدیای منداڵان چی ئەبێت لە زاری خۆی و زیاتر ئاماژی پێ بکەین. دکتۆر گیانەگەر بفەرمووی بۆ ئێرە سپاس دەکەین. سلااو لێ بێتەوەم کاتت باش بێت بە خێراتی زۆر سپاس. سەرتا با لەوە دەست پێ بکەین پانێڵەکەی بەڕێستان باس لە چی ئەەکەن ئەتانەوێت چی بخەنە ڕوو ئەفۆ بفەرمووی بۆ ئێرە پانێڵەکەی بەڕێستان باز لە چی ئەەکان ئامانشان لێ چی بوو لە سازکردنی ئەم پانێڵە. گەلێک سپاس زۆر سپاس بۆ ئەمە هەلاکە بۆ ئێمەدان ڕەخساندووە کە لە ڕۆژێک ئەوە باش لە تەوەریکی گرم کەم وکە ئەوەی لە پانێڵەکە هاتووە ڕۆڵی پەروەردەی هونەر لە ژیانی منداڵە و چۆنیەتی پێشخستنی جا ئەمە خۆتان دەزانن پرۆسی پەروەردەکردن پرۆسەیەکی پێکاتەیی هەمەلایەنە منداڵ یان تاک فێرخواست پەروەردە دەکرێت لە چەند لایەنێکە و لە لایانی جەستەیی و لە لایانی عەقلیە و لە لایانی کۆمەڵایەتی و لە لایانی نیشتمان پەروەریە و لە لایانی ڕوحیە و پەروەردەی هونەری ئالێرە ئیشەکە لە ناحیەی ڕوحی و چۆن ڕۆڵی کاریگەری هەیە لەسەر فێرخواز و تاک بە شێوەی گشتی ئەمڕۆ ئێمە ئەمانەی باسکەین ئەم پەروەردەی هونەری خۆی چییە ڕەهەندەکانی چین سوودەکانی چین لە ژیانی منداڵە بێگومان پەروەردەی هونەری بەمانای ئەوەیە ئامادەکردنی فێرخوازیان تاک بۆ چۆنیەتی فێرکردن و فێربوونی لێهاتوەکانی هونەر و چۆنیەتی چێژوەرگرتن لە بەها جوانیەکانی ئەمە ڕوویەکی تر چۆنیەتی بەکارهێنانی پەروەردەی هونەر بۆ پەروەردەکردنی فێرخوازیان تاک لە لایەنەکانی ترەوە لە لایەنی کۆمەڵایەتی و لە لای سایکۆلۆژی و لە نیشتمان پەروەردی و لە لایەنی سۆزداریەوە یعنی وەکو عاملێکی مساعدە بۆ هەموو ئەو بوارەکانی تر بۆ بنیادنانی کەسایەتی مرۆڤ جا ئەمە سوودەکانی بە یەک جار و بە یەک جەرس و بە دوو جەرسە تەواو نابێ بۆیە ئێستا ئارستێکی نهەیە لە هەموو جیهانە بایەخێکی زۆر دەدرێت بە ئارت ئێدوکیشن پەروەردەی هونەری لە هەموو دام و دەستگاکانی کۆمەلگا بە تایبەتی لە هەر باخچەی منداڵانەوە تا ئەگاتە کۆلێژ و کۆلێجەکانی هونەرە جوانەکان بە تایبەتی ئەوەی مێ تەرکی زەخێن لەسەری ئێستا لە قۆناغی خوێندندا هەر لە باخچەی منداڵانەوە تا پۆلی دوازە ئەمجا ڕۆڵی میدیا ئایا میدیا
ڕۆڵی چییە و چی کردووە بەرامبەر ئەم بوارە کە پەروەردەی هونەری بۆ لە پێناوی دروستکردنی ژیانێکی بەختەوەر و باش بۆ نەوەکانمان زیاتر ئەمە باس لە ئەوەکەین. دکتۆریان زۆر بە کورتی ئەمەوێت دوو پرسیارەت ئاراستە بکەم لەبەر کەمی کات سپاس دەکەین ئەمەژە بۆ بکەین سازکردنی ئەم جۆرە دیدارانە بە شێوازێکی گشتی کە ئەمە جێگەی خۆشحاڵیە بێگومان لە لای بینەرانی جێگەی خۆشحاڵیە کە بۆ یەکەم جار ئەم دیدارە سازکراوە لەبەرەوەی لە ئێستای منداڵ تێکەڵی دنیای ئەلکترۆنیات بووە با بڵین تاوی ڕۆژەکەی لێ داگیر کردووە تا چەنی گرنگە ئێمە بەرنامەکانی تایبەت بە منداڵان کە لە ڕێگەی میدیاکانەوە پەخش ئەکرێت بتوانن بەرپرسارانە کار بکەن یاخود ئێوەی کەسانێک کە پانێڵستن با بڵێن ئەو دکتۆرانی کە لەو بوارانەیە کار ئەکەن لە بواری مناڵانە زیاتر بابەتەکانیان چڕکەنەوە لەم جۆرە دیدارانەیە. بەڕاستی ئێستا میدیا ڕۆڵێکی سەرەکی هەیە لە ژیانی هەر لە منداڵ و تا پیا و پیرەکان. ئەو کاتانی ئێمە لەگەڵ موبایل و ئەوانە ئامرازەکانی سوۆشیال میدیا بەکارێنین ڕەنگە لەگەڵ ئەندامانی خێزانەکان من خۆمان ئەوەنەدا مەشغوڵ نەبین. جا لەبەر ئەوە ئەبێ ئەمە بە شێوەیەکی پۆزیتیڤ بەکاری بێنین. چۆن لە ڕێگای میدیا و کەناڵەکان ئەبێ ئەم جۆرە پانێڵانە و با بڵێن وەرکشۆپ و ئەوانە زیاتر فۆکس لەسەری بخری و زیاتر پەرەی پێ بدەین لە هەموو بوارەکان لە بواری هونەرە لە بواری وەرزشە لە بواری کۆمەڵایەتیە لە هەموو بوارەکان بۆ ئەوەی بە شێوەیەکیش بکەین کۆمەڵێ پرۆگرام دروست بکەین یان هەردێک کەناڵ تایبەت بێ بە منداڵ بۆ ئەوەی بە شێوەیەکیشی هاوچەرخانە ئامادەیان بکەین مناڵ بتوانین مناڵ ڕاکێشێ و ڕۆڵی دایک و باوکیش چۆن ئاراستەکردنیان بە سوود وەرگرتن لە ئەم کەناڵانە و لە ئەم ئەمانە و گرنگ ئەوە نییە بەس تۆ لێ بزانانی گرنگ ئەوە پراکتیزەیەکی. کانە خۆش بێت سپاس بۆ زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر جەواد نعمەت کا بەڕێزیان سەرۆکی بەشی پەروەردەی هونەر لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت پاشکەمێکی تر تاوای پانێڵەکان دەست پێکات یەکەمین دیداری تایبەتی میدیای منداڵان ئومێد دەکەین ئەم جۆرە دیدارانە گرنگی زیاتری پێ بدرێت تاوەکو تاوی میدیاکان لە کوردستانە بەرپرسیارانە بتوانن تاوی بەرنامەکانی کە تایبەتە بە منداڵان لە شاشەکانیانەوە بەخش بکەن و ئاگاداری ئەو کاریگەری ئەرێنی و نەرێنیانە بن کە لە تاوی بەرنامەکانیانە کاریگەری هەیە ئەگەڕێنەوە بۆ لای هاوکارانم. هەڵە زۆر سپاس بۆ هاوکارمان تەرزە وەک بە شێوەیەکی ڕاستەخۆ لەسەر ئەو دیداری و بەرپرسیارەتی ڕۆڵی میدیا لەسەر منداڵان بۆی گواستینەوە.